بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار برزان خوشوستانم أمتي إسلامي پڕە لە پیاوی مەزن و گەورە پڕە لە قائید و سەرکردەی زۆر گەورە ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئومەتێک نین تەنها بواری مزگەوت و خواناسی و تاعەتمان گرتبێ حەزارەتی ئیسلامی هەموو کایەکانی ژیان قسەی تیا کردووە و کاری لەسەر کردووە ئێمە مێژوویەکی هەزار ساڵەمان هەیە کە لە حکم و دەسەڵات و توانایە بووین ئەم ئومەتە سەروەریەکانی زۆر گەورن خۆشحاڵم ئەم ڕەمەزانە جاروبار هەندێک لەو سەروەریانە باسکەم لە خزمەتتانە ئەمڕۆ لە یەکێک لە سەرکردەکان باسەکەم کە لە یەک کاتە سێ قاڕەی ئەبرد بەڕێوە لە هەموو جیهانە گۆڕانکاریە بکرایە ئەبوایە پرس بکرایە بەو ئەوروپا و ئاسیا و ئەفریقیا پشکی ئەمیتیا و زۆرێک لە دەوڵەتانی گەورەی جیهانی هاوێنەی فەڕەنسا ئەبوایە ساڵانە جزیە بم بدایە سەرانەی بدایە بۆی پارێزراوە بێت لە دوژمنەکانی ئەگەر لە ئەوروپا سەرۆکێکدا بنرایە ئەبوایە پرسێ بۆ بکرایە بزانن ئایا ڕازیە بۆ سەرۆکەیە ڕازی نییە هەرچۆن دەوڵەتانی ئیسلامی ئەمڕۆ هەتاوەکو دووەلی ئەوروپی و ئەمریکا و زلهێزان ڕازی نەبن بە دانانی کەسێک بە سەرکردە زۆر ئەستەمە بێتە سەرکردە لەو کاتەشە جیهان جۆرێک لە جۆرەکان لە چنگی ئەم کەسەیە کۆبووە ئەگەڕێنەوە بۆ ساڵی 900 کۆچی مناڵێک لەدایک ئەبێ بە ناوی سولەیمان لە ناو دەوڵەتی عوسمانیە کە دواتر ناو دەرەکا بە ناوی سولەیمانی قانونی سولەیمان کاتێک کە لەدایک ئەبێ باوکی زۆر ئەمەلی پێ ئەبێ پەروەردەیەکی زۆر چڕوپڕ ئەیخاتە ژێر پەروەردەیەکی چڕوپڕ عمری 16 ساڵە بێ باوکی وەفاتەکەوە بێتە خەلیفەی موسڵمانان بیرکەنەوە خەلیفەی جیهان بریتیە لە مناڵێک 16 ساڵ هەموو جیهان دەستی ئەکرێتەوە ئەڵێن تەواو ئیتر ئەم دەوڵەتە کۆتایی پێهاتوو سەورە و مەشاکل دروست دەبێ میسر هەر هەمووی کەسێک داگیریەکە بە ناوی ئەحمەد پاشا سووریا کەسێک بە ناوی چەلەبی منطقەی فورس ئیسماعیلەکان پەلامارەدەن و داگیرەکەن و هەندێک لە عێراق داگیرەکەن وردە وردە پەرتەوازەی دروستە بێ بەڵام کاتێک ئەزانن لە بەردەم شاخێکی زۆر گەورەیە وەستاون هەرزوو بە پەلە میسر کۆنتڕۆڵەکاتەوە سووریا کۆنتڕۆڵەکاتەوە حیجاز و یەمەن کۆنتڕۆڵەکاتەوە لە سورعەتێکی زۆر گەورە پەلاماری ئەوروپا ئەدا دەیان جەنگ سەدان جەنگ دروست ئەبێت ئەم پیا عمری 74 ساڵە لە 16 ساڵیەوە لە جیهاد و مەیدانی جیهادایە هەتا ئەو لەحەزەی کە وەفاتەکە لە ناو مەیدانی جیهادیشا وەفاتەکە یەک سانیە وەستانی نییە ئەم گەنجە شەو و ڕۆژی خۆی خسوەتە سەریەک بۆ خزمەتی دینەکەی هەوڵ ئەدا بە هەموو لایەکە پەلەکوتە زانایان ئەفەرمون ئەگەر ئیسماعیلەکان و شیعە قانونی ڕای نەگرتنایە هەموو جیهان ئەبوو بە شیعە هەموویانی لە سوچێکە داخزانە سوچێکەوە سەفەیەکانی ڕاگرت کاتێککە ئەو جیهادی لە ئەوروپا ئەکرد لێرەوە لە پشتەوە لیان ئەدا بە جێشەکەەوە گەڕاوە سەرسەریان کاری زۆر گەورەی عەسکەری کردووە ئەنداز نایە و باز ناکرێ غەیری عەسکەریەتی مەبەستە ئەم پیاوە چی کردووە لە کاری عەسکەریە ئەگەر تەنها ئەوەندە بەس بێ فەڕەنسا مینای تۆلۆن یای بە بەحارەی ئیسلامی بۆ چونکە نەیەتوانی خۆی کۆنتڕۆڵی کرد پرتوگالیەکان زۆر شوێنیان داگیر کردبوو لە بەحرە
کاتێکەوە سولەیمانی قانونی هات بەحریشی لە داگیرکردن نەیان ئەتوانی هەناسە بدەن قەتار کە ئێستا هەیە بەدەست پورتوغالیەکانەوە بوو هەرزوو لێی سنەوە دووری خستنەوە لە دووەلی ئیسلامی بۆیە ئەڵەن ئەگەر جیهان بکرایە بە سێ بەشەوە لە دوو بەشیا سولەیمانی قانونی دەسەڵاتی هەبوو لە دوو بەش لەسەر سێ بەش لە جیهانە ئەم دەسەڵاتی خۆی دامەزران 54 ساڵ کار لەسەر خلافەت و ئیش و کاروباری مسلمانان بزانین ئینجازاتەکانی تری چین بۆچی پێی ئەوترێ قانونی طبعا ئەم پیاوە سیرەکەی خەتاتێکی زۆر گەورەیە زۆر گرنگە مناڵەکان فێری خەتی جوان کرد خەتی جوان تعبیر لە زەوقی ئینسانەکە دائما ئینسانە بێ هەوڵ بدە مهما کان عمرت گەورە بێ هەوڵدە فێری خەتی جوان بی خەتی جوان سەلیقەی تۆیە جوانی تۆیە ئەم ئومەتە دەیان خەتاتی گەورە پیاوی زۆر عەزیم لەم ئومەتە هەڵکەوتون بەتایبەتی لە زمانی قانونیە کاتێککە حەسەن ئەفەندی کە ئێستەش نووسراوەکانی بە زۆر شوێنەوە لە جیهانە ماوە ئەو زەخرەفە گەورانەی کە کردوێتی ئێستەش لە زۆرێک لە شوێنەی جیهان ماوە خۆی خەتاتێکی زۆر گەورە بوو شاعیرێکی زۆر بلیمەت بوو هەستی زۆر ناسک دڵی زۆر نەرم و زۆر کار بەسەر شعرەکانی خۆی ئەگریە فەنانێکی زۆر گەورە بیناسازێکی زۆر گەورە طبعا ئومەتی ئیسلامی خاوەنی هەندەسەی خۆیەتی هەندەسەی ئەمڕۆ تەسەورەکەن جاری وا هەیە کەسێک تەلەفۆنە بووە کە وەڵی ماوەسەوە ئێمە بینایەکمان هەیە بینایەکی زۆر متەتەویرە ئەوانە سەر ئەوەکانی بە پێوەن ئێمە نازانین چی بکەن ئایا دروستە یا دروست نییە هەموو جارە بە سوعبەتەوە وەڵێم باشە ئەگەر کەسێک باڵای کورد یا باڵای درێژ بووچی کاکە هەندێک شتەیە حەزارەی ئیسلامی خاوەنی هەموو شتێکی خۆیەتی ئەی تەسەورەکەن ئێستا ماڵ ئەەکەینەوە سەیری خەریتە ئەکەین دایان خەریتەی جوان جوان بیر ناکەینەوە خەریتەی ئیسلامی بۆ ئێمە کامەیە زۆر شت هەیە لە خەریتەی ئیسلامیە کە لە زمانی قانونیە بوو بە بەرجەستە لە جیهانە کۆشکی زۆر بەرز تەلاری زۆر گەورە شتی زۆر گەورە گەورە لە ئومەتی ئیسلامیا کرا لەوە چه ئینسان هەندێک جار بەتایبەتی گەنج و ئەوانە ئەڵێن ماوەسا هەندێک زەخرەفە هەیە پارێ زۆری تێچێ ئەوە حەضارەتی ئێمەیە حەضارەتی ئیسلامیە بەشێک پشتێک لە حەضارەتی ئیسلامی بریتێ لەوەی کە گرنگی بە بیناسازی بدرێ ئێمە چەندین ساڵە ئیسپانیا ئەمەیتیانین ئێمە موسڵمان بەڵام جێپەنجەی مهندسە موسڵمانەکان لەناو ئیسپانیا هەتا ئێستەش ماوە ئەو گوڵانەی ئەوان ناشتویانە ئێستا شوێنەکانی ماوە ئەبێ گوڵی حکومەتیا بنێژێتەوە بە تەرتیبێک تەرتیب کراوە لەگەڵ فەلەکیاتە خوێندنەوەی گەردوونە هەموو شتێک دیراسەیان کرد اینجا دارێکیان ناشتوو بۆیە ئاستی زراعی ئیسلامی هەموو شتەکان لە ئیسلامە زۆر لە ئاستێکی باڵایە طبعا سینان یەکێکە لە گەورەترین مهندسینی ئیسلامی لە زمانی قانونیە بوو هەر کەسێ بچێتە تورکیا ئێستەش مزگەوتی سولەیمانیە کە مهندس سینان دروستی کردو هەتا ئێستەش سەدان ماستەر و دکتۆرا لەسەر سینان وەرگیراوە لەسەر عەقڵی ئەو کەسە لە هەندەسەیە یەک شتی بچووک لە هەندەسەی سینان باسەکەم لە مزگەوتی سولەیمانیە کە دروستی کردووە هەزاران چرا داگیرساوە لەناو ئەم مزگەوتە بۆیە ڕۆشنی کاتەوە تەسەور ئەکەن یەک ڕەشی چراکان ئەو دووکەڵ ڕەشەی کە ئەیکا لە یەک شوێنە نەکەوتوتە سەر فەرشێک و نەکەوتوتە سەر لوتی کەسێک بەڵکو هەر هەمووی مولولەی بچووکی دروست کردووە چۆتە ناو منارەی مزگەوت و لە ناو منارەی مزگەوتەوە کراوە بە مرەکەب بۆ نووسینی نامەکانی سوڵتان سولەیمان تەسەورەکەی هەموو ئەوروپای ئێستا یە دیراسەی ئەماکە چۆن ئەمە چۆنی کشاندووە چۆن ڕۆشتووە بە شێوازێک یەک شوێنی تەحدید کردووە ئەم شوێنە ئەگەر کەسێک قسەی تیا بکە کاشێکی بچووک 5,000 کەس گوێ لێتی بەبێ مکابر تەنها بۆ گومەزیانەی کە دروستی کەوت دایەکە ئەداتوە بۆیە هەندەسەی ئیسلامی لە ئاستێکی بەرزایە ئەم پیاوە سولەیمانی قانونی دەستێکی زۆر باڵای هەبوو لە برەودان بە هەندەسەی ئیسلامی و گەورەکردنی هەندەسەی ئیسلامی لە نێوان شام و حیجاز لە نێوان ئەستەمبوڵەوە بۆ ناو حیجاز ڕێگای کەسانی حەجاجی جیا کردەوە و ڕێگەکەشی بۆ چاکردن هەتا ئەوێ بۆی بەردێکی بچووکیش نێتە ڕێیان کاری زۆر عەزیم لە عالەمی ئیسلامیە لەسەر دەستی ئەم پیاوە کرا لە ڕووی زانستەوە مەکتەبەی سولەیمانیە هەتا ئێستاش باسی ئەوە کرێ کە نزیکەی ملیۆنێک مەخطوطی مسلمانان هەیە هەتا ئێستا نەخراوەتە سەرەوەی چاپ کرد مسلمانان تەمەڵ بوون لەم زەمانە
هەموو مەخطوطانە کێ کۆی کردەوە؟ سولەیمانی قانونی. هەموو خەتاتەکانی جیهان ئەگەر کەسێ لە زمانی سولەیمانی قانونیە خەتیب وایە ئەبوایە 5 زمانی بزانێ ئەنجا کرایە خەتیب. تەسەورەکەن ئەگەر شمشێربازێکی زۆر ئازانە بۆیە ئەکرایە خەتیب. باڵای هەیکەلی دەموچاوی نەبەڕاتی سەوتی هەموو شتێکی حساب بۆ کرابوو. بۆیە هەر خەتیبێ لە خەتیبە ئیسلامیەکانی ئەو زەمانە کە ڕووی ئەکردە ئەوروپا، هەموو ئەوروپا معجەبە بوون بە شەخسەتی ئەم کەس. ئەم عەبایەی کە ئێستا لە زانکۆکانە لەبەر ئەکرێ، بۆچی لەبەر ئەکرێ؟ کاتێک کەسێک تەخەڕوجەکە ئەم عەبای خەڵکی موسڵمانە. کەسێ زۆر ڕۆشنبیر بووە لەناو ئەوروپای ئیبن حەزم ئەڵێ ئەهات عەبای لەبەر ئەکرد بۆی خەڵک پێ بڵێن ئەمە شەرقیە، ئەمە لە موسڵمانانەکە یان لەوێ خوێندوێتی. شەهادەی ئومەتی ئیسلامی شەهادەیەکی زۆر بەرز بوو. عولەما و زانایان لە زمانی ئەوە زۆر گەشەیان کرد، چونکە زۆر ڕێزی لە زانایان ئەگرت. هەموو کارێکە ئەیکرد ئیلا مشۆرەتی لەگەڵ زانایانە ئەکرد. هەمومان ئەوەی کە مەلابێ و ئەوەی دەروازەی علمی بۆ کرابێتەوە ئەبوو سەعود یەکێکە لەو زانا بەرزانەی کە تەفسیرێکی قورئانی نووسیوە بە ناوی ئیرشاد العقل السەلیم، ئیلا بە خزمەت ئەو تەفسیرە گەیشتووە، تەفسیرێکی زۆر عەظیم و گەورە. مفتی گەورەی ئەم پیاوە ئەبوو سەعودە. ئەم پیاوە هات بیری کردەوە لە عالەمی ئیسلامی پێویستی بە یاسا و دەستور هەیە، پێویستی بە نظام هەیە، پێویستی بە قانون هەیە. طبعا هەرچی قانون هەیە لە جیهانە ئەبێتە دوو بەشەوە. قانونێک لەناو دینە، قانونێک بۆ دنیای خەڵک. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم، ئێوە کاروباری دنیای خۆتان ئێوە باشتر ئەیزانن. ئیمامی ڕازی ئەفەرمێ هەر قیاسێک لەناو دنیایە کرا کاروباری دنیای خەڵکە واجبە هەموو کەسێ بەگوێیکە، موسڵمان و غێرە موسڵمان. بنمونە شتێکی نمونەی بچووکتان بۆ بێنمەوە. دانراوە گڵۆپێکی سەوس هەڵکرا لە ترافیکێکە، ئەمە نیشانەوەی تۆ بڕۆ. کەس بۆی نییە بڵێ وەڵا ئەمە یاسایەکی ئیسلامی نییە، ئەمە یاسای ژیانە، وەڵام من لە کاتی سوورە ئەڕۆ. نابێشتیوە واجبە لەسەری ئەبێ لە کاتی سەوزا بڕۆ. بۆ چونکە یاساکان کە بۆ ژیاندا ئەدرێن واجبە ئەبێ جێبەجێ بکرێن. سولەیمانی قانونی هات 200 جۆر یاسای دەرکرد. یاسا بۆ بازرگانی چۆنە بێ، بازار و معاملە هەڵس و کەوت چۆنە، وەردەکاری هەموویان نووسرا. یاسا لە زراعەتا چۆنە بێ، یاسا لە جەنگ و جیهاد و سوڵحکردنا چۆنە بێ، یاسا فقهی ئیسلامی بە بەشە دینیەکەیەوە بەشە دنیایەکەیەوە، چونکە فقهی ئیسلامی تەنها بریتینە لە عیبادات و معاملات و ئەحوالی شخصی ئینسانە، هەمووی کردە قوانین یاسا. ئێستا زۆرێک لە یاساکان کە ئەبینین ئیمداد کراوە لەو کتێبەی کە ئەبوو سەعود و ئەو زانایانە کە نووسیوانە لە خزمەت سولەیمانی قانونیە. بەڵام ئەمە نەیکرد بە سولەیمانی قانونی، جێبەجێکردنی ئەم یاسایانە بە یەکسانی بەسەر هەموو ئەو کەسانی کە لە بەردەستیان لە هەموو جیهانە ئامە کردێ بە سولەیمانی قانونی. هیچ جیاوازیەک نەبوو لە نێوان هیچ کەس و هیچ گروپ و هیچ خەڵکێکە. ئەو یاسانەی کە نووسرا بوو هەر هەموو جێبەجێ ئەکرد. طبعا ئێمە اختلاف لە بینی زانایانە زۆرە، لەوە چ ئینسان بیرکاتەوە بڵێ باشە گەر ئێمە بووین بە خاوەنی دەوڵەت باشە شافعی حکم کە، حەنەفی حکم کە، مالکی. زانایان قاعدەیەکیان داناوە ئەڵێن خلاف حاکمی موسڵمانان ئەیبڕێتەوە، حاکمی موسڵمانان بڕیاری لەسەرەدا. لەوە چی ئێستا ئێمە مەسەلەن هەر ئایا دەستنوێژ لە ئافرەت ئەشکێ یان ناشکێ، سێ ڕەئیتیە لە فقهی ئیسلامی. ڕێیەک ئەڵێ بە شەهوەت و بە بێ شەهوەت ناشکێ، ڕێیەک ئەڵێ تەنها بە شەهوەتەوە ئەشکێ، ڕێیەک ئەڵێ بە شەهوەت و بە شەهوەت ناشکێ. حاکمی موسڵمانان کە بڕیاریدا لەسەر دانەیەکیان هەموو موسڵمانان بێەوە تەنفیزکەن. فقەکانی تریش برەو بە خۆیان ئەدەن، کاری خۆیان ئەکەن، گروپێک ئەوە لەسەر ئیشی خۆی ئەکە، موشکیلەمان نییە. لە معاملاتە احتیمال لە جۆرێک معاملە هەبێ اختلافی تیا بێ، ئایا معاملە حەڵاڵە یا حرامە، اختلافی تیا لە بینی زانایانە. ئەگەر حاکمی وەخت فەرمووی کە طبعا کە ئەڵەم حاکمی وەخت ئەم حاکمان ناڵێم لە ڕاستیە، حاکمی موسڵمانی مؤمن کە بڕیاریدا لەسەر یەکێک لەو مەسەلە خلافیانە ئەبێتە قەزیە و هەموو ئومەتی ئیسلامی بە ئیش لەسەر ئەوەکە و کار لەسەر ئەوە ئەڕۆ. ئەگەر کەسێ بە شخصی خۆی ئەمە جێبەجێ نەکە، ئەگەر حەقی بەسەر خەڵکی ترەوە نەبێ، تەعادای لەسەر تەجاوزی لەسەر خەڵک نەکرد بێ، حاکم حەقی نییە بەسەریەوە، ئەوە ئازادە. بەڵام وەکو یاسا ئەویان تەنفیز ئەکرێ کە حاکمی موسڵمان بڕیار ئەدا لەسەری. دەستورنامەی نووسی لە هەموو بوارەکان
تەنانەت بە بواری زانستە ئینسان چۆن فێری زانست بێ، یاساکان چین، ئەگەر ماوەسایە کەم تەرخەمی کرد چی، قوتابیە کەم تەرخەمی کرد چی، هەموو یاساکان کە ئێستا بڵێن لە وەزارەتی پەروەردە خۆی ئەبینێتەوە، هەمووی یاساکانی فنون، یاساکانی هەندەسە هەمووی نووسرایەوە. باشەوە کەسێک مهندسێک بینایەکی دروست کرد و ڕووخا نابێ یاسا هەبێ. تەنان ئەمڕۆ ئێستا باسی مرورەکەین، دوو سیارەیان لەیەک لە دەستورنامەیە بخوێنەرەوە، ئەگەر دوو ئاژەڵ هاتن کێشان بەیەکە، نەفەرەکانی سەریان مردن، کێ تاوانبارە، چۆن تاوانبارە، چی بکرێ، هەموو ئەو یاسایانە بەگشتی ژیان تێیە نووسرایەوە. ئومەتی ئیسلامی زۆر بەرەو پێش ڕۆشت. ئەم پیاوە کاری زۆر گەورەی کرد. لە 74 ساڵی عمریە کە پیر بوو نەخۆشیش بوو، نەیەتوانی سواری وڵاغ ببێت. یەکێک لە سەلیبیەکان پەلاماری قەڵایەکی موسڵمانانیدا، سوێنی خوارد ئەبێت تۆڵەیان لێ بکاتەوە. هەموو دکتۆرەکان پیان وت نەکەیشتیوە، چونکە سواری وڵاغ بی ئەمری. شتێکیان بۆ دروست کرد بە ڕاکشانەوە، ڕاکشە هەتا وەکو گەیشتە منطقەی مەجەر. لەوێ لە ئەوروپا گەورەترین حسن و بە باشترین شێواز کە دروست کرا بوو موسڵمانان ئەبەت شتیوایان نەبینی بوو، بەرامبەر بە جێشێکی زۆر گەورە وەستانەوە. لایە قەڵایەکی زۆر قایم، لایەکیش خەلیفەیەکی زۆر پیری نەخۆش. بینە ئاگای لە خۆی نە ئەما و چاوەکانی ئەکردەوە گەیشت نەکوێ، چیتان کرد، چۆن ئەکەن؟ جێشی موسڵمانە خەریکی چییە؟ 5 مانگی ڕێک نەگەڕایەوە، حیساری ئەم شوێنەیدا. دواتر زۆر گریا، خوای گیان مەم کوژە هەتاوەکو فەتحی ئەم قەڵایە بینم، ئەم قەڵایە بکە بە ئاگر بەسەریانە. یەکێک لە تۆپ هاوێژە موسڵمانەکان، تۆپێکی ئاویش بە غەڵەتیش، قەدەری خواوا بوو کەوتە ناو باروتخانەی ناو قەڵاکەوە، قەڵاکە هەمووی سووتە. ئەو بە موسڵمانان فەتحی قەڵاکەیان کرد و بەرزترین شوێنیان ئەوە کرد. پێیان وتی ئێستا ئیتر کاتی ئیسراحەتی منە، خوای ئیتر ئێستا بژمرم قەی ناکە. مهم موسڵمانان گەشتنە ئەخیر قوتب، ئەخیر شوێن. زۆر هەوڵی ئەدا بۆی ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم جێبەجێکە کە هیچ ماڵێک لەسەر زەویان نەمێنە ئیسلامی تێنەکە. ئەوە بوو کاتێک کە وەفاتی کرد لەناو ئەم مەیدانە، عالەمی ئیسلامی زۆر غەمبار بوو، کەنیسەکان هەموو زەنگی خۆشیان لێدا، نەجاتیان بوو لە سولەیمانی قانونی و لە فکر و عەقڵی گەورە و لە حەزارەتی گەورەی. کاتێک کە هێنایانەوە بەرەو ئیسلامبوڵ، کە ویستیان بینێژن، وەسەتی کردبوو کە قەبرێکی زۆر گەورەی بۆ بکەنن و تابوتێکی زۆر گەورەی دانابوو، ئەم تابوتەش لە پەنایە بنێژن، سندوقێکی زۆر گەورە. زانەکانیان کۆ کردەوە، زانەکان وتیان لەوە چێ ماڵ و سەرۆت و سامانی تیابێ، دروست نییە ئەمە. قسەیان لەگەڵ شێخ الئیسلام ئەبوو سعودا کرد. ئەبوو سعود بڕیاریدا بە هەڵوەشانەوەی بزان چی تایە، کە کردیانەوە سەریان کرد پڕە لە نامە. ئەو زانایانەی کە فتوایان بۆ قانونەکان، ئیمزای هەر هەمویانی تایە و ناوەکانی تایە و تۆمار کراوە، هەر هەمووی پێچاوەتەوە لەوێ لەگەڵ وەسەدنامەیەکە. خوای گیان من هەموو ئەم قانونانەم لەسەر قسەی زانایان داناوە بۆی گوناهبار نەبوو. وەسەدنامەی بەشێکی تری وەسەدنامە هەموو بیسووتانە کە وەسەتی کرد کە هەردوو دەسیت بێنە دەرەوە بۆی خەڵک بزانێ مەلیکەکانیش کە ئەڕۆن هیچ لەگەڵ خۆیانە نەبوو. ئەم پیاوە عەزیمە لە ئومەتی ئیسلامی ڕۆشت، توانی حەضارەتێکی زۆر گەورە، جێپەنجەیەکی زۆر گەورە لە عالەمی ئیسلامیە جێبەجێ کرد. عەزیزان، ئێمە خاوەنی حەضاراتی زۆر گەورەین. بڕواکەن ئەمە بەشێکی بچووکە زۆر کورت و پوختم کردێتەوە لە حەیاتی ئەم پیاوە. هەزاران پیاوی ئەوە لەناو ئومەتی ئیسلامیە هەن کە پێویستیان بە دیراسە هەیە، پێویستیان بە ناوهێنان هەیە، پێویستیان بە ذیکری خەیر هەیە، پێویستیان بە دوعای خەیر هەیە. ئەی ئێمەی ئومەت لە ئەمڕۆیە ئەبێت چی بکەین؟ ئەبێت گەنجەکانمان چۆن پەروەردەکەین؟ گەنجی ئێمە لە 16 ساڵەوە پێوتێ مڕاهق، یعنی هیچی لێ ناگیرێ. نا لە 16 ساڵەوە ئەرگ لەسەر تۆیە، لە 15ەوە تۆ مەردی. چەندین کەسمان هەبووە کە لە عالەمی ئیسلامیە 16 ساڵ و 17 ساڵ 200,000 کەس 100,000 کەس لەبەردەستیا بووە. ئێمە ئەم نەزەریە کە ئەوروپا بەسەر ئێمەیە زاڵ کردووە، وامان لێ هاتووە دەست و قاچمان شکاوە، نازانین چۆن مناڵەکان پەروەردەکەین. ئەوەندە شتیان هێناوە مەشغوڵیان کەن بۆی گەنجەکانمان فەوتێن. ئێمەی ئومەتی ئیسلامی
ئەبێ لە بیرا بین یەک سانیە ئومەتەکەمان فرامۆژ نەکەی ژیانی خۆت کە گوزەرانی خۆت کە بە باشی هەموو هەنگاوێکت لە دروستکردنی مناڵەکەتە ئەوە بێ پەیامی ئیسلامی پێبێ گەورەی ئیسلامی پێبێ مناڵەکەت بە بچووک سیر مەکە بە کەم سەیری مەکە ئەوەچی ئەم مناڵی تۆ خوا هەڵی بژێرە بینێرێتە قاڕەیەکەوە هەموو قاڕەکەی پێ موسڵمان کە جدیت لەگەڵ مناڵە هەڵسوکەوتی باش لەگەڵ مناڵە قودوەی ئەوە گەورە دروستەکە ئەم بابەتە حەزاریانە ئەم پێویستمان بەوەیە لەگەڵ مناڵەکانە باسی کەین لەگەڵ دەوروبەرە باسی کەین بیری خۆمانی خێنەوە ئێمە هەراوە متەخەلیف و دواکەوتو نەبووین ئەو شۆستەیە کە ئێستا تۆ بەسەری ئەڕۆی خەریتەی دەوڵەتی ئیسلامیە کە 20 سانتیم یا 16 سانتیم بەرزتر بێ ئەو شوێنێک کە خەڵک پێ ئەڕوا لەو شوێنێک کە ئاژەڵ پێ ئەڕوا بۆیە ئێمەی موسڵمان ئەبێ لەگەڵ حەزارەتەکەمانە بژین کتێبێک هەیە بە ناوی من ڕەوایە حەزارەتینە گرنگە هەموو کەسێکی موسڵمان بیخوێنێتەوە سەیریکە دەیان کتێب هەن لەو بارەوە کە نووسراون ئێمە چی بکەین ئێمە بووینە خاوەنی وڵات و جیهان ئێمە چی بکەین هەموو شتێک یاسامان هەیە بۆی دامان بۆ کەسی موسڵمان نییە همت بەرزی ورەبەرزی ئازایەتی هەوڵدان و جوهودکردن بەخوا عەزیزانم بە دووری مەزان خوای گەورە زۆر بە سەهلی ئەم ئومەتە بێنێتەوە سەر قاچەکانی خۆی ئێمە بینە ئەو ئەداتە خێری کە ئەم ئومەتە سەرخێنەوە ئینسان نابێت تەسەور کە ئەمڕۆ چەند کەسێکی جاهل هاتوونەتە سەر دەسەڵاتی تر ئێمە وا بزانین تەوا ئەژنۆمان شکە حکومڕانی بە کەسی جاهل ناچێ بەڕێوە بە عەقڵ و حەضارەتی گەورە ئەچێ بەڕێوە بە کەسێ ناچێ بەڕێوە نەزانێت چی بکە بەیانی لە پێش چاو نەبێ بە سولەیمانێکی قانونی ئەچێتە پێشەوە 50 ساڵی لە پێشچاو بێ و کاری بۆ بکە ومێ دەکەم خوای گەورە دەروی خیر لەم ئومەتە بکاتەوە و جارێکتر بکەینەوە سەر قاچەکانی خۆمان داوا ئەکەین و ئەپاڕێنەوە و ئەلاڵێنەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهەکانمان ببورە یا ربی خوایە عیزت بۆ ئەم ئومەتەمان بگێڕەوە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا ربی خوایە داوات لێ ئەکەین گەنجەکانمان هیدایەت بدە مناڵەکانمان دامەزرێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت بمان کەرە خزمەتکاری ڕاستەقینەی ئەم دینەی خۆت یا رب العالمین دڵمان ساغ کەرەوە بۆ خۆت یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای عاقبەتمان پڕخێر کە یا ربی خوای ئیمانمان دامەزراو کە خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەسوکار و خۆشەویستانمان ببورە یا ربی خوای داوات لێ ئەکەین لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت عولەما زانا دانا عابدەکان لە وەچەی ئێمە مەبڕە یا رب العالمین خوای پیاوی زۆر گەورە لە وڵاتی ئێمە بووە خوای داوات لێ ئەکەین پیاوی گەورە لە وڵاتی ئێمە مەبڕە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر مردوەکانمانە ببارێنە یا ربی خوای مردوەکانمان چاوەڕێی دوعایەکی ئێمە ئەکەن یا ربی خوای ئارامی بەسەریانە ببارێنە خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت عەفویان کە خوای ئەم مانگە مانگی ڕەحمەتە خوای ڕەحمەت بەسەریانە ببارێنە یا ربی خوای گوناهی بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهی بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهی لەمە پێش کردومانە عەفومان کە گوناهی لەمە دوعایکەین و فریای تەوبە ناکەوین خوای عەفومان کە یا رب العالمین یا ربی خوایە هەر کەسمان گرفتێکی بۆ چارەسەرکە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان تووشی بەڵاو مصیبەتی هاتووە لەسەری لابە ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی پاکی زیاد کە یا رب العالمین یا ربی خوایە بازاڕەکانمان پڕزق و ڕۆزی کە یا ئەکرەم الئەکرەمین خوایە بەرەکەت بەسەر بازاڕەکانمانە ببارێنە بەرەکەت بەسەر زەوی و زەرعاتمانە ببارێنە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بەزەی خۆت بەسەر ئەو هەبوو دەوڵەمەنانە ببارێنە کە هاوکاری هەژارانەکەن یا رب العالمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بەرەکەت بەسەر ماڵیانە ببارێنە بەرەکەت بەسەر مناڵ و ژیانیانە ببارێنە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین حاکمی عادل و عاقل بکەرە گەورەی ئێمە بکەرە سەرپەرشتیکاری ئێمە یا ربی خوای داوات لێ ئەکەین سەرفرازمان کە سەربەرزمان کە بمان گێڕە لەو عەبدانەی بسري برزة وبحضوري توشاد بن يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.